دکتۆر شوشتنی منداڵیش بابەتێکە لە ناو دایک و باوکان یان مەسەلەن منداڵەکە گچکەیە یەکێک دەرێت سبەینان بیشۆ وەبی یشک بفتەوە تا شەوێ دێن یەکێک دەرێت شەوان بیشۆ تا دەنیوتەنەوەبی گەرم دایپۆشی چ کاتێک زۆر گونجاو بۆی منداڵێکی ساوا بشۆردرێت یانی شەر کاتێک گونجاویان لە هەفتەیەکدا چەند ڕۆژ دروستە منداڵێکی کچکە بشۆی خۆی ئەگەر زستانیش بێ هەفتەی ینی جارێک دوو جار تو مناڵەکە دەبێ بشۆی ینی بەڵام هەفتەی جارێک دوو جار بە شامپۆ ئێمە باسەکەین بە شامپۆ بیشۆی بۆ مناڵی ساوا مەسەن لە ساڵێکمتر ئەتوانیم باشترین کات بەشەوە لەبەرەوەی شەوەکە ئەتوانی بیشۆی مناڵەکە ماسوولکەکانی شی لەبێ ئەڕوا ئەکەوێتە ناوخەو خەوی باشە ئیسراحەت دەکات بۆیە ئەڵێن دایمەن ئەگەر مناڵ مەسەن زۆر ناڕەحەت بێ ڕووتی کردەوە لە جووری خۆی تشتێکی بۆ بێنە ئاوێکی شلتێنی بۆ بێنە کە گونجە بێ بۆ مناڵەکەی بیخەناو سەری بەشەوە بەس بیخەناو ئاوەکە با یاری بە ئاوەکە بکە لەشی شلەوێ زەیتی لێبدە مەساجێکی بۆکە دەبێت مناڵەکە کەوتن ئاوخا ڕۆی ڕاستە باشە دکتۆر خۆراک تا چەند کاریگەری هەیە لەسەر باڵای منداڵ خۆراک کاریگەری هەیە یانیش مەسەلەن کە بە خۆی باڵایەکە چەند بیت هەر ئەوەندەیە ناکرێت دەستکاری بکرێت نا طبعا خۆی باڵا تەسیری زۆر شت هەیە تەسیر لەسەر باڵاکە یەکەم شت هین وراثە تەسیرەکات دایک و باوکە مامە خاڵەکانە بزانە ئەوە چەند تەسیری کردو بەڵام ئەوە دیار نییە عادەتەن لە جینات دیارە جیناتی مناڵەکە دیارە هەتاکو ئێستا دیار نەکراوە کە لە چی جینێک مەسەن ئەو تهدید کراوە ئەو مناڵە بەڵام بە شێوەیەکی گشتی بڵین مناڵەکە جیناتی نووسراوە بەبێ 170 نووسراوە بڵین وا بۆی نووسیوە 175 باشە 175 ئەو 175 احتمال نەگاتە 175 نەگات ئەو مناڵە بگاتە 160 بڵین تەسیرەکە چییە بۆ نەگەشت تەسیری خواردنە خواردنێکی باشی نەخواردووە ڤیتامیناتێکی باشی نەخواردووە پرۆتینێکی باشی نەخواردووە کالسیۆمێکی باشی نەخواردووە ڤیتامین دی باشی نەخواردووە ئەو شتانەی خواردنێکی تەندروستی نەخواردووە دوو نووسنێکی باش نەنووسووە نووسنی باش نەنووسووە نووسن لە سەعات دەوە لە سەعات 11ەوە هۆرمۆنی گەشە دروست دەبێت هۆرمۆنی گەشە لە مێشکی مناڵەکە دەرەکەوێت مناڵەکە نەنووسە لەو کاتە ئیش ناکە ئەو وەختە یعنی کەواتە ئەتوو ئیسفادە نەکرد لەوێت هۆرمۆنی گەشە دەوری نووسن زۆر کاریگەریە لەو وەختە دکتۆر سەعات چەند دەبی منداڵ نووسبی عادەتەن ئێمە دەڵێن لەبەرێ وەزع ئێمە بڕێک هێنا فەرقی هەیە لەگەڵ ئەوروپا ئێمە ئەڵێن بەلایانی کەمەوە سەعات ئەبێ بنوێت نووسبێ بەڵام لە ئەوروپا لە سەعات 7ەوە ئەوان نواندیتیان ئەوان نواندیتیان ئەوان سیستەمیان هەیە سیستەمیان لەسەری دەڕۆن دایکێک دێ ئەڵێ وەڵا من محاولم کرد دوسێ هەفتە نەنووست ئەوە پێناڵەن سیستەم لە مناڵیە ئەتوونە بێ وا بکەی ئەتون معقول نییە ئێمە خۆمان وەکو کوردستان ناتوانین سیستەم دروستکەین بۆ منە ئەلا دەگمەن عائلەیەکەیە بتوانێت سیستەمێک دروستکە یعنی دایکێکە کۆنتترۆلی هەیە دەبینە ساعت هەشتە پیان بڕۆ بنون باشە ئەوان هەمووی بەخسەیەکەن ئۆڕۆنون بەڵام تۆ لێرە ینی کۆمەلگایەکی تێکەڵە میوانت بۆ دێ ئەڕۆی بۆ میوان وەختەکەت لێ تێکەچێ سعاتی بایۆلۆژی لە مێشکی مناڵ هەیە تۆ سعاتەکە یان ئەیکەی بە سعاتێکی سینی سەقەت یان دەکەی بە سعاتێکی سویسری مەزبوط باشە دکتۆر بۆ من ئەمن دەچمە میوانداریە چێ مندارەکەی خۆم سعات 9:30 لەگەر خۆم دەنوێنم لەوێن دەردەینوێنم ئەوەش ینی کاریگەری خراپینەوەتە سیستەمەکەی تێک نەچوو کە ئەمن لە بۆی دانایەوە نیە یان هەر لەسەر جێ خۆی باشترە شتێکت پێ بڵم ئەمە وەکو هین ینی تەجروبەیە سێرم کردووە
ئەڵمانەکان کە دەڕۆم بۆ میوانداری حسابی خۆی دەکات حسابی مناڵەکەیەکە و حسابی نووسنیشیەکە باشە ئەزانێ کەی کاتی نووسنە جەدولێک دانێ بۆ ڕۆشتنی حتا پێشی نووسنی مناڵەکە بگەڕێتەوە مناڵ ماڵەوە مناڵەکەی بنوێنێ تێگەی یان لە دانیشتنێک بێ کاتی نووسنی هات و ئاگای لە خۆی نەبێ یەکسەر هەڵێگرێ و ئەی باتە ماڵەوە تێگەی هەتا لە شوێنی خۆی بنوێ هەتا بزانانی ئەوە شوێنی نووسنە هەتا سەعاتەکەی ڕێک بێ ئەو وەختە کە گەورە بوو لەسەر ئەو قیاسە دەڕوایتر ئەو مناڵە باشە تاخیرتر بنوویان ناتوانین تاخیر بنوێ ناتوانین تاخیر بنوێ ئەیتر سیستەمەکەی وایە فێر بووە کە نەتوانین تاخیر بنوێ لەسەر قیاس سعاتەکەی تەواو یعنی چا کردوێتەوە ڕێکی خستووە سعاتەکە نەتاخیر بێ منداڵ بە شێوەی گشتی لە کاتی خۆی لە شوێنی خۆی بخەوێ باشتر و تەندروسترە باشتر و تەندروسترە و ئیسراحەتترە و هینتریشانی فێرە بێ و تەواوی